لەگەڵ ڕووداوەکاندا بەرنمەیەکی ڕاستەوخۆی هەفتانەیە بەڵێن ساڵح ئامادە و پێشکەشی دەکات. تۆش دەتوانیت ڕاستەوخۆ بەشداری لەم بەرنمەیەدا بکەیت. خۆشەویستانم ئەو کاتەتان شاد و خۆش هاتنەوە بۆ بەرنمەیەکی نوێی لەگەڵ ڕووداوەکاندا. ڕاپەڕین 23 ساڵ لەمەوبەر لە هەرێمی کوردستانی عراق دەستی پێکرد و ڕۆژی 5 مانگی 3 ساڵی 1991 لە شاری ڕانیەوە یەکەم بەگشتداچوونەوەی فەرمیانەی دامەزراوەکانی ڕژێمەکەی ئەو سای سەدام حوسێن ڕوویدا و هەر بۆیەشە ناوی دەواازەی ڕاپەڕین بەڕانیە بەخشرا. ڕاپەڕین بەگشتداچوونەوەی جەوروستەمی ڕژێمەکەی عراق بوو. ڕاپەڕین لاپەڕەیەکی نوێی مێژوو بوو بۆ کۆمەلگای کوردی لە هەڵبژاردنەوە بۆ پێکێنانی پەرلەمان و حکوومەت و هەتا دوایی. شەڕی ناوخۆی نێوان لایەنە کوردیەکان لە پاش ڕاپەڕینیش درێژەی هەبوو. دژایەتیکردنی یەکتری لایەنەکانیش درێژەی هەبوو. گەندەڵی بووە دیاردەیەکی بەرچاو لەو هەرێمەدا کە لە ساڵی 1992ەوە کورد خۆی فەرمانڕەوای خۆیەتی. ئایا ئەمانە بەرەنجامەکانی ڕاپەڕین بوون یان چی ڕوویدا وا بەو شێوازە کەوتۆتەوە؟ کوێ بەرنامە ڕێژی بۆ ڕاپەڕین کرد؟ ئایا سەرهەڵدانێکی جەماوەریانە بوو یان لایەنە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی ئەو ساو دەسەڵاتی ئێستا پلانی ڕاپەڕینێکی ئاوەهایان هەبوو، بە تایبەتیش کە لەشکرە شکست خواردووەکەی عراق چەک سەربەرە و خوار لە کوێتەوە هەڵدەهات و لە نزیک بەغداشەوە خۆی بۆ کۆنە دەکرایەوە. دکتۆر جعفەر عەلی مامۆستای زانکۆی ڕاپەڕین و ئەندامی پێشووی پەرلەمانی هەرێمی کوردستانی عراق لە پەیجی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیویە چاوپێکەوتن لەگەڵ هەر کەسێک ئەنجام بدەی هەر ئەو پێشەنگ و ڕچەشکێن بووە. هەر حزبیەکی درۆزن بدوێنی ئەگەرچی ئەو کات لە حزبێکی تریش بوو بێ، بەڵام حزبەکەی ئێستای دەکاتە خودای ڕاپەڕین تا دەگاتە ئەوەی دەڵێت هەمووان ڕزگارکەر و فریادڕەس و سەرکردن تەنها ڕانیە نەبێ. کە شار لە 5 ئاداری ساڵی 1991 ڕاپەڕی و ئازاد کرا، نە حزب لێرە بوو، نە پێشمەرگە و نەسەرکردە. ئەوانە دوای ئازادی شار نەبێ هەرگیز باوەشیان نەکرد بەڕانیەدا. خۆشەویستانم، دکتۆر جعفەر عەلی میوانی بەرنامەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر زۆر سوپاسی ئامادەبوونت دەکەم. دکتۆر جعفەر، لەگەڵ ئەو تێبینیانی کە جەنابەت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوتە، خانم شیلا محەممەدیانیش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تایبەت بۆ ئەم بەرنمەیە ئەم تێبینیی بۆ ناردوین. ئەوە بۆیە زۆر جوان بەو شارە ڕاگەیشتونە، ئێستاش لە دێهاتەکانی ئافریکاش ناخۆشترە. جەنابەت هاوڕای؟ من ڕەنگە بەو شێوەیە نەبێ، بەڵام ئەگەر بەراوردی بکەم لەگەڵ هەموو ئەو سەروەت و سامانەی کە هاتۆتە هەرێمی کوردستان و چ لە داهاتە ناوخۆیەکان و چ لەوەی کە لە دوای پرۆسی ئازادی لە بودجێ گشتی عراق و 17 بەرکەوتی هەرێمی کوردستان بووە، تا ئەندازەیەک ڕەنگە نزیکمەوە لە ڕای ئەم خانوە بەڕێزە. دکتۆر، زۆر کەس باز لە مێژووی ڕاپەڕین دەکا. زۆرێک لە سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە ڕاپەڕین لە شاری ڕانیەوە دەستی پێکردووە، بەڵام کاک شەماڵ ئاکۆ هەر تایبەت بەم بەرنمەیە پەیامێکی بۆ ناردوین، دەڵێ سەرنجێکم هەیە کاتێک دەنووسرێ یەکەم بەگشتداچوونەوەی دامەزراوەکانی ڕژێمەکەی سەدام حوسێن ڕوویدا، هەر بۆیەشە ناوی دەواازەی ڕاپەڕین بەڕانیە بەخشرا. ئەلبەتە ئەو تێبینیەکەی لەسەر پێشەکی بەرنمەکەی بەندەیە، دەڵێ بەڵکو یەکەم بەگشتداچوونەوە ڕۆژی 4 ئادار بوو لە ئۆردوگای خەبات لە پارێزگای هەولێر کە پشدەریەکانی لێ نیشتەجێکرا بوون. من خۆم ئەو ڕۆژەم باش لەبیرە، ینی کاک شەماڵ دەڵێ ئەو ڕۆژەی باش لەبیرە. لەو بەگشتداچوونەوەیە پۆلیسی ڕژێم کوژرا، هەروەها خەڵک خۆپیشاندانی کرد و دروشمیان دژی ڕژێم گوتەوە. پاشان خەڵک چوون بۆ سەرماڵی چەند ڕەفیق حزبیەک، لەوێدا تەقە لە خۆپیشاندەران کرا و خۆپیشاندەرێکیش بریندار بوو. دەڵێ ببوورە ئەو سەرنجەم هەبوو دەستخۆش. جەنابەت هاوڕای لەگە کاک شەماڵ؟
من هاوڕانیم بەو ئەندازەیە کە من بێگومان پێم وایە لە ئۆردوگای خەبات لە ساڵی 1990ەوە بە دەقیقی لە 4 ئازاری ساڵی 91دا ڕوبەڕووبوونەوە هەبووە لە نێوان بەشێک لە دانیشتوانی ئۆردوگا زۆرەملەکانی خەباتکام کاتە بێگومان دیارە بە تەنها پێشدەری لێ نەبوون دیبەگەیەکانیشی لێبوون چکەیەکێک لەو شەهیدانەی کە هەبووە محەممەد دیبەگەی شەهیدی ئەوان بووە ئەوی تریشیان شەهید بەختیار هەڕێوەیە بووە بێگومان من لێرەوە درود و سڵاو بۆ گیانی پاچی ئەوان دەنێرم و دەستخۆشی لە یەکبەیەکی بەشداربووانی ئەم ڕوبەڕووبوونەوە جەماوەریە دەکەم کە لە خەبات لە 4 ئازار ڕوویداوە بەڵام من بۆ مێژوو لە ڕێی بۆ یەکەمین جارە لە میدیاوە ئەمە بدرچێنم بەر لە 4 ئازاری لە ناو شاری ڕانیەدا لە 3 ئازاردا ڕوبەڕووبوونەوەیەک بە هەمان شێوە لە نێوان سەر کۆمەڵێک خەڵکی کە بە مستەڵەحی ڕژێمەکەی کە لە خدمەتی سەربازی بەحسا بەڕاکردو ئەژمار دەکران لەگەڵ هێزە چەک بەدەستەکانی بەعس لە ناو شاری ڕانیە لە خانوە تەجاوزەکانی شاری ڕانیە کە ئەو کاتەگەڕە چێک بوو لە ڕانی وێران کرابوو ڕوبەڕووبوونەوە ڕوویدا لەم ڕوبەڕووبوونەوەی بە هەمان شێوە ژنێک شەهید بوو کە درود و سڵاو بۆ گیانی پاچی ئەویش دەنێرم یعنی ئەمە ناکرێت بکرێ بە سەرەتای ڕاپەڕین چونکە ئەمەشان بەر لە ڕوبەڕووبوونەوەکەی خەبات ڕوویداوە من لەو ڕوانگەیەوە ئەم قسەیە ناکەم کە ئەوان کاریان نەکردووە ئیشیان نەکردووە یا شەهید نەدراوە من دەستخۆشی لە هەر کەسێک دەکەم لە هەر شوێنێکی ئەم کوردستانەدا لە ڕانیە لە قەڵازیە پشدەری بیتوێنی لە هەر ناوچەیەکی تری ئەم کوردستاندا بە سلێمانی هەولێری دهۆز کە بۆ بە وشەیەکیش لە بەرامبەر ستەمکاری و ئیستیبداری بەعز وەستا بێتەوە بۆیە مەوزوعی گرنگ بەلایمنەوە ئەوە نییە لەکوێ ڕاپەڕین دەستی تێکرد لەکوێ ڕوویدا ئەوەی کە گرنگە بەلایمنەوە ڕاپەڕین و دەستکەوتەکانی ڕاپەڕین توانیوێتی چی لە مەسیرەی تاریخی ئێمە بگۆڕێ چکە دوجار هەمومان تێدا هاوبەش دەبین لە گۆڕینی ئەو مەسیرە تاریخیەدا و هەمووشمان پشکمان دەبێت لە سەروەریەکانی و بە ئەندازەی پشکبوونیشمان لە ناو سەروەریەکانی دەتوانین لە دەستکەوتەکانی بەهرەمەند بین. دکتۆر جعفەر بەڕای جەنابەت ڕاپەڕین هیچ پلانێکی پێشوەختی بۆ هەبوو لایەنە سیاسیەکان ئەو کاتە خۆت دەزانی سەروەختی پاش ئەنفال بوو بەرنامە ڕێژیەکی هاوبەش هەبوو لە نێوانیانە کە بتوانن ڕێبەرایەتی ڕاپەڕین بکەن یاخو ئەم سەر هەڵدانە ئەم ڕاپەڕینە خەڵک لە دژی جەوروستەمەکە وەکو پێشتری ئاماژەمان پێدا و با بڵێین تووڕەبوونی زیاتری خەڵک دروستی کرد. بەڵێ من بە بڕوای من ڕاپەڕین کۆدەنجی فرەڕەنجی تەواوی میلەتی کورد بوو کە هەمووان لەم چرکە ساتە مێژوویەدا لە 5 سێدا بە جیاوازی دەنگ و ڕەنگە جیاوازەکانیانەوە هەمووان بۆ یەک ئاماند و دژ بە یەک جۆر لە سیستەمی ستەمکاری هەموو بە یەکەوە وتیان نەخێر واتە دەکرێت بڵێن ڕاپرچێکی جەماوەری میلەتی ئێمە بوو بۆ ڕەتکردنەوەی نەتەنها دەسەڵاتی بەعز بەڵکو شانبەشانی ڕەتکردنەوەی دەسەڵاتی بەعز ڕەتکردنەوەی سلوکی سیاسی و ئیداری و سەربازی ئایدۆلۆژیای بەعسیش بوو یعنی ڕاپەڕین دش بە پەیامی ئەبەدی مێژوو بوو پەیامێک کە بەعس هەڵگری بوو حیزبی بەعس و تەواوی حیزبە تۆتالیتارەکان لە دنیادا هەڵگرینە دژی ئەو تێزەی بەعس بوو کە هەمیشە وەکو حیزبێکی سیاسی لە سەرتاوە تا کۆتایی هەڵگری یەک جۆر لە شوناس هەڵگری شوناسێکی دەکرێت بڵێم نەگۆڕ بوو یعنی هەمیشە و شوناسێکی نەگۆڕ بوو بۆ هەموو سەردەم و هەموو سیاقێکی سیاسی کۆمەڵایەتی و مێژوویی دەکرا کاری پێ بکرێت ڕاپەڕین دەکرێت بەم شکڵە پێناسەی بکەم بەلای منەوە وەم پێم وایە سەبارەت بە بەرنامەی پێشوەخێت بێگومان بەرنامەی بەرەی کوردستانی هەبووە لە شاخدا هێزە سیاسەکانی کوردستان لە نێوان خۆیاندا بەرنامەیەکیان هەبووە ئەم بەرنامەیە بەڵام چەند گرنگ ئەوەیە ئەم بەرنامەیە لە ناو شاردا جێبەجێکرا ئەمەیان پرسیارەکەی بەلایمنەوە پرسیاری جەوهەری ئەمەیە بێگومان ئەم بەرنامەیە نەگەیشتە ناو شار چونکە ڕاپەڕین بەپێی بەرنامەی هێزە سیاسەکانی کوردستان بەرەی کوردستانی بێت دەبوایە لە 7 ئازار دەست پێ بکات بەڵام 2 ڕۆژ بەر لەو تاریخە دەستی پێکرد کە 5 ئازار بوو لە شاری ڕانیەدا بۆیە دەتوانم بڵێم ڕێکەوتنێکی پێشوەختی هێزە سیاسەکان نەبوو ئامادەکردنی جەماوەت لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و سایکۆلۆژیەوە و نە بەرنامەیەکی پێشوەختەشیان هەبوو نەبوو پرسی نەتەوەی نەبوو دامەزراندنی قەوارەیەکی سیاسی نەتەوەی واتە ڕوئیایەکی ڕوون لەلایەن هێزە سیاسەکانی ئێمەوە لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردەوە بە جیاوازی هێزە سیاسەکانەوە ڕوئیایەکی ڕوون نەبوو بۆ مەسەلەی جەماوەری بوونی ڕاپەڕین بۆ مەسەلەی لەکوێ ڕاپەڕین دەست پێ بکە وەکە دەستی پێکرد چۆن کۆنتڕۆلی بکەن چۆن بتوان ئیدارەی بدەن چۆن بتوان قیادەی بکەن ئەوەی کە هەبوو ڕاپەڕین زیاتر ئەم کۆدەنجە جەماوەریە بوو
هەڵچوونێکی میلی بوو تا ئەندازەیەکی زۆر لە بێ بەرنامەیەکی قوڵدا دەژیا هیچ بەرنامە و پێشەنجێک لەناو ڕاپەڕیندا نەبوو لەناو شارەکاندا هەر کەسێک بۆ خۆی ژمارەیەک چەک بەدەستی هەبا دەیتوانی قیادەی ئەو کۆمەڵەیە بکات و لە شوێنێک دشت بەستەمکاری بەعز ڕوبەڕووی بێتەوە بزەنگێت و شەڕ بکات. دکتۆر جعفەر لە ساڵی 1991ەوە کە ڕاپەڕین ڕووی داوە 23 ساڵ بەسەر لە ڕێگوڕیشەوە هەڵکێشانی دامەزراوەکانی بەعزدا تێپەر دەبێ بەڵام لە ماوەی ئەم 23 ساڵدادا کورد نەیتوانی مۆدلێکی فەرمانڕەوایەتی کردنی ئەوەندە باش پێشکەشکە کە ئاسوودەیی بە خەڵکی خۆی ببەخشێ کە ئارامی بە خەڵکی خۆی ببەخشێ کە جێگیریەکی سیاسی لە هەرێمەکەدا بێنێتە ئاراوە کە بگوترێ دامەزراوی دیموکراسی هەن لە پێناو سەقامگیرکردنی پرەنسیپە دیموکراسیەکانە مافی مرۆڤە مافە سیڤیلیەکاندا بینیمان لە ساڵی 2011دا خەڵکی کورد بەرامبەر بە دەسەڵاتی خۆی خۆپیشاندانی ناڕەزایی دەکا لە حەفتەی شوباتە خەڵک کوژرا ئەم وەرچەرخانە بۆ لەو ئامانجانی کە جەنابیشت ئاماژە پێکرد لە ڕاپەڕینی ساڵی 91. بەڵێ من بڕوام وایە ڕاپەڕین دەستکەوتی زۆر گەورەی بۆ میلەتی ئێمە هێنا بەڵام دوجار ئێمە لە بەردەم حاڵەتێکداین بێگومان ئەو دەستکەوتانە دەبێت ئەو دەستکەوتانە بزانین لە مەسیری تاریخی ئێمەدا چی گۆڕیوە ئێمە دەزانین ڕاپەڕین حکوومەت و پەرلەمانی بۆ ئێمە هێنا ڕاپەڕین سەرزەمینێکی ئازادی بۆ ئێمە هێنا جوگرافیای ئێمەی ئازاد بەشێکی گەورە لە جوگرافیای هەرێمی کوردستان باشووری کوردستان ئازاد کرا لەلایەن کوردەوە بەڕێوە دەبرا ئیدارە دەدرا بەڵام دوجار ئێمە دەبێت بزانین پرسیار بلاینەوە پرسیاری جەوهەری ئەمەیە ئەم دەستکەوتانە لە مەسیرەی مێژووی و سیاسی و کۆمەڵایەتی ئێمەدا چیان بەرهەمهێناوە لێرەوە پرسیارە قوڵەکە دەست پێەکە بۆی بێمە سەروەڵامی پرسیارەکەی جەنابیشت بێگومان ڕاپەڕین لە دوای خۆیەوە من بڕوام وایە نەدەبوایە بوەستێ یەکێک لە گەورەترین شکستەکانی ڕاپەڕینی ئێمە یەکێک لە گەورەترین ڕخنەکانی ڕاپەڕینی ئێمە دیتی بوو لە وەستانی ڕاپەڕین لە شوێنی خۆیدا ڕاپەڕین بەتەنها بەوە دەرنامی بەعز وەستا بەڵام نەیتوانی کۆتایی بە سلوکی باسییانە بهێنێ نەیتوانی کۆتایی بە ڕەفتاری باسییانە بهێنێ نەیتوانی کۆتایی بەم دیدگانە دیموکراتیە بهێنێ کە حیزب دەیەوێت کۆنتترۆلی هەموو شتێک بکە کە حیزب دەیەوێت پەلاماری هەموو شتێک بکە کە حیزب دەیەوێت بێتە سەر سفرەی ناخواردن و ژووری نووسنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان واتە هەتا دوێنێ بەعز لە ڕێگای دامدەستگای ئیداریەکانیەوە سیاسەتی کۆنتترۆلکردنی گرتبووە وەر ئەم جاریان بە بەرجی کوردی و بە زمانی کوردی و هێزی سیاسی کوردی بە هەمان بە ئەسلوبی تر لە فۆرمی تردا لە شێوازی تردا بە میکانیزمی تر هاتەوە ناوماڵەکان و هاتەوە سەرسفرەی ناخواردن و نێوژوورەکانی نووسن و لە ڕێگای کۆنتترۆلکردنی ئیدارە و سوپا و پۆلیس و ئاسایش و سامان و داهاتی گشتی نیشتیمان و لە ڕێگای کۆنتترۆلکردنی تەواوی جونگەکانی ژیانەوە ئەمە خەلەلێکی گەورەی ڕاپەڕین بوو کە بە بڕوای من ڕوبەڕووی ئەم شکستەی کردەوە کە ئەمڕۆ دۆخی کوردی تێدایە ڕاپەڕین بێگومان نەیتوانی گوتار و دیدی حیزبی بگۆڕێ بە گوتار و دیدی نەتەوەی یان کوردستانی ئەمەی کە زاڵ بوو لە هەرێمی کوردستاندا لە دوای ڕاپەڕینەوە دوو هێزی سیاسی بەناو پارتی دیموکراتی کوردستان و جەمعیەتی نیشتیمانی کوردستان لە یەکەمین ئەزموونی دیموکراسی هەڵبژاردننی 95 ساڵی 1992 ناتوان ئەنجامی هەڵبژاردن قبوڵ بکەن ئەمە سەرەتای فەشەل پێهێنانی یەکەمین ئەزموونی دیموکراسی ئێمەیە سەرەتای ئەو زەنگە خەتەرە بوو کە بۆ ئێمە لێدرا کە دوجار دوای ئەوەی کە بەڕێکەوتنێکی نێوژوورە تاریکەکان لەسەر ئەنجامەکان ڕێک دەکەون سەرنجام شەڕی ناوخۆ بەدوای خۆیدا دەهێنێ چونکە ئەم لێک تێنەگەیشتنە قوڵە ئەم قبول نەکردنی جیاوازیە لە نێوان ئەم هێزە سیاسیانە دوجار کارەساتی نەتەوەی گەورە کارەساتی نیشتیمانی گەورە بە کارەساتی مرۆیی گەورە بەدوای خۆیدا دەهێنێ کە ئەنجامەکانیمان بینی جگە لە شەڕی ناوخۆ بناغەیەکی هێندە بەهێزی بۆ گەندەڵی دانراوە لەم نیشتماندا کە بە ئاسانی چکە دەستگایەکی ڕقابی لەم نیشتماندا وجودی نیە بتوانێت توانای لێپرسینەوەی لەبەر پرسە باڵەکانی ئەم نیشتمانە هەبێت توانای ئەوەی هەبێت کە بتوانێت بزانێت داهات و سامانی بەرپرسەکانی ئێمە لەکوێت بزانێت پەیوەندیەکانیان لەسەر چ بناغەیەکدا ڕشتووە چ لە ئاسی ئیقلیمی و چ لە ئاسی نێودەوڵەتیدا واتە کورت و مختصر ڕاپەڕین نەیتوانی ئەوەی کە بەدوای داوێڵ بوو گەل جەماوەت بەسەرچاوی دەسەڵات و نەیتوانی چەمکی هاوڵاتی بوون معنە بە هاوڵاتی بوون بدات واتە حکوومەت و ئیدارەیەکدا بمەزرێنێ تا ئەو شوێنە لەسەر ڕاپەڕین بەردەوام بێ لەسەر ڕخنەگرتن و پرسیار و هەژاندنی شەقام بەردەوام بێت تا ئەو ئەندازەی کە
هاوڵاتی بوون دەبێتە پرینسیپ هاوڵاتی بوون دەبێتە بەشێک لە ئەخلاقی سیاسی هێزە سیاسیەکانی ئێمە دەبێت لەناو حکوومەت و لەناو ئەحزابی سیاسی ڕەنگداتەوە لەسەر ئەو بنچینەیە مامەڵەی هاوڵاتی بوون دەکرێت نەک لەسەر بنچینەیەکی تر ئەمە بەڵام وەستانی ڕاپەڕین لە شوێنی خۆیدا و بە تەنها دەست بەرداربوون لەوەی کە باش بچێتە دەرەوە لە نیشتمانەدا کافی نەبوو یەکێک بوو لە خەلەرە گەورەکانی ڕاپەڕینی کوردی لە وزێکدا. بەڵێ دکتۆر جعفەر من دەگەڕێمەوە بۆلات پرسیارمان زۆر ماوە بەڵام ئێستا پەیوەندیکی تەلەفۆنیمان لەگەڵدایە کاک تەحسین عەبدوڵڵا لە هەولێرەوە. کاک تەحسین ئەو کاتت باش فەرموو. ئەو کاتی ئێوەش باش کاک بەڵێن زۆر سپاس. من دەمەوێت بەڕاستی ئەوە باز بکەم کە ڕاپەڕینی پێنجی ئازاری 1991 دەرئەنجامی دوو فاکتری زۆر گرنگ بوو. فاکتێکیان فاکتری ناوخۆیی بوو کە لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراق لە ساڵی 1920ەوە حکوومەتە یەکلەدایەکانی عێراق هەمیشە ئەو بەشەی کوردستانیان کە پێوەڵکێنراو بە دەوڵەتی عێراقی تازە بەردەوام لە چەوسانەوە و لە سوتاندنی گوند و تا دەگاتە ئەنفال و شینەباران و ئەمانە بوو. فاکتری دومیش کە فاکتری نێودەوڵەتی بوو، یعنی ڕاپەڕین هاوکات بوو لەگەڵ گۆڕانکاریی گەورە لە بواری پەیوەندی نێودەوڵەتی. ئەویش بەوەی کە یەکێتی سۆڤێتی پێشوو نەما بوو، ینی ڕووخا بوو لە بەرامبەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆیە ئەمە فاکتێکی زۆر گرنگ بوو ئەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی لە ئاست ئەو زولم و زۆرداریەی کە ڕژێمی بەخسی لە ناوچوو دەرحەق بە بەو بەشەی کوردستان بەکاری دەهێنا بێتە دەنگ و بڕیارێک دەربکات کە بەهۆی ئەو بڕیارەوە ناوچەیەکی دژەفرین بۆ هەرێمی کوردستانە درۆمە دەرئەنجامی ڕاپەڕین بوو. خاڵێکی تریش کە زۆر گرینگە ڕاپەڕین بەیەکێک لە خاڵی یعنی بە خاڵێکی وەسەرخاندا ئەمرێت لە مێژووی هاوچەرخی کورد بەگشتی، چونکە ئەوەی ڕاپەڕین درستی کرد بەڕاستی زۆر جیاواز بوو لەگەڵ هەموو ئەو ڕاپەڕین و شۆڕشانی کە بەر لە ڕاپەڕینی پێنجی ئازاری 1991 ڕیان داوە. بۆیە پەیامی ڕاپەڕین پەیامێکی زۆر قوڵ بوو، یعنی زۆر لەوە قوڵترە کە من بتوانم لە چەند فرکەساتێکە باسی بکەم یان لە چەند فرکەساتێکە خوێندنەوەی لە بکەین، بەڵام توانی ببێتە خاڵێکی وەرسەرخان و ینی خاڵی لێکجارکردنەوەی نێوان دوو قۆناغ. بۆیە ڕاپەڕین توانی نەوەیەک دروست بکات کە ئەو نەوەیە بە هەموو شێوەیەک کار بۆ ئەوە بکات کە جارێکی تر ئەوە قبول نکاتەوە کە لە ژێر دەسەڵاتی دەوڵەتێکی داگیرکردیان لە ژێر دەسەڵاتی سیستەمێکی داگیرکرا بێت. بەڵام ئەوەی جێگەی قسە لەسەرکردنە ئەوەیە کە ڕاپەڕین مۆدێلێکی جوانی هێناکایەوە سەرەتا، یعنی گە تەماشای مێژووی هەموو ئەو دەوڵەت یاخود ئەو خەرێمانە بکەین کە لە سەرەتای دوای ئەوەی کە ڕزگار ئەبن دەبینین بۆ شوێنی، بەڵام ڕاپەڕین لێرە جیاوازیەکی لەگەڵ هەموو ئەو شوێنانە هەیە کە لە دوای ڕزگار بوونەوە ینی پرۆسیس هەڵبژاردن کرا. ینی ئەمە خاڵێکی زۆر ئیزافی بوو بۆ ڕاپەڕین، بەڵام دواتر بخۆی ڕێک یاخود بخۆی ئەوەی لایەنەکان ئاستی لێبوردەیی و هەروەها ینی ئاستی لێبوردەیە نەبوو، نەیانتوانی بەرداوام ئەوە بینیمان کە بەرەو ڕووی شەڕی ناوخۆ بوونەوە. بەڵێ کاک تەحسین ئەمە تاڕادەیەک ڕاپەڕینی سوست کرد، یعنی تاڕادەیەک توانی هەندێک لەو خەونە گەورانەی کە ڕاپەڕین کردبی ئامانجی خۆی لەگۆڕ بنێ. هاوڕێم لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزە کە باسی ئەو لایەنە دەکا بەڕاستی ڕاپەڕین لەم ڕۆوە نەیتوانی ئەو ئامانجە یاخود ئەو خەونە بخێرێتی کە کردبیە درش و پەیامی خۆی. بەڵێ کاک تەحسین زۆر سپاسی بەشداریەکەت دەکەم، زۆر سپاس. دەگەڕێمەوە بۆ لای میوانی بەرنامەکەمان دکتۆر جعفەر. دکتۆر جەنابەت ئەگەر تێبینیەکەت هەبێت لەسەر بۆچوونەکانی کاک تەحسین. نان بەخۆتی لەکەم بێگومان ئەوەی کە ئاماژەی پێداد بەشی هەر گەورەی نیشتی دروستن قسەکانی لە شوێنی خۆیدا بوو. بەڵێ دکتۆر پەیامێکی کەمان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەر تایبەت بۆ ئەم بەرنامەیە کاک ئومێد جاف بۆی نووسیوین، دەڵێ
بیر و ئایدیا جیاوازەکان بەرهەمی ڕاپەڕین بوون لە پێناو پێشخستنی دۆزی کورد نەک بۆشکاندنی دەست و پەنجەکانی یەکتر. ڕاپەڕین دەرەنجامی ستەم بوو، گەل ئاوێتەی ڕاپەڕین بوو نەهامەتیەکانی دوای ڕاپەڕینی قبول کرد لە نەبوونی خزمەتگوزاری و بێموچەیی و ژیانی کولەمەرجی. بەڵام دەستڕۆشتووەکان دووبارە دوای ڕاپەڕین زوڵمیان دەرهەق بەگەل ئەنجامدا لە پێناو خواستی خۆیاندا سەدان ڕۆڵەیان بەکوشدا، پلەی پێشەنگیان بەدەستهێنا لە گەندەڵی و دزینی قوتی هاوڵاتی. ئەمڕۆ گەل دووگیانە بە ڕاپەڕینێکی دیکە دژی دز و گەندەڵکاران کە داوای سربەخۆیی دەوڵەتی کوردی دەکەن و موچەی مانگێکی فەرمانبەریان بۆ دابین ناکرێ. دکتۆر جعفەر ئەگەر تێبینیەکەتە بێ. من لەگەڵ بەشی هەرە گەورە قسەکانی کاکە ئومێد هاوڕام بێگومان ئەم دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستاندا نەیتوانین لە ئاست خواست و داواکاری و فیداکاری هەم نەوەی سەردەمی ڕاپەڕین و دوای ڕاپەڕینیشدا بێت، چونکە لە بەرامبەر هەموو ئەو دەستکەوتە گەورانی کە ڕاپەڕین بەدەستی هێنا من پێم وایە بە سیاسەتی هەڵەی پڕ لە هەڵەی هێزە سیاسی گەورەکانی هەرێمی کوردستان دەستکەوتەکانی ڕاپەڕین هەم ڕوبەڕوو شکست بوویەوە هەم لە ناو جەریای گەندەڵیدا تاسێکی زۆر بوون. بەڵێ باشە دکتۆر، پرسیار لێرەدا ئەوەیە ئەم هێزە سیاسیانە بە تایبەتی هێزە گەورەکان دوولایەنی فەرمانڕەوا لە هەرێمی کوردستانی عێراقدا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ دەکەونە ئەو جۆرە هەڵانەوە، بۆ دەکەونە ئەو جۆرە ژینگەی پڕ لە کەم و کوڕی و کەمتەر خەمیەوە. کاکە بەڵێنجان، من بڕوام وایە ئەمە پەیوەندی بە زمینی فکری و سیاسی و کۆمەڵایەتی و فەلسەفی کۆمەلگای کوردیەوە هەیە و لەسەر ئەم بنچینێژ هێزی سیاسی و حیزبی کوردی دامەزراوە. حیزبی کوردی بەرهەمی واقعی کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگی دەرەوەی کۆمەلگای کوردی نییە، بەڵکو لەناو ئەم ژینگە کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگێدا لەدایک بووە و بەردەوام حیزبی کوردی لە حیزبی هیواوە تاوەکو دەگاتە ئەم قۆناغی ئێستامان بەرهەمی ئەم ژینگە کۆمەڵاتیەوە پەرچەکرداریش بۆ تاوەکو من بەستم تاوەکو ساڵی 91 پەرچەکردار بۆ لە بەرامبەر سیاسەتی ستەمکارانە و پەلاماردەر و پەلاماردەرانە و هێرشبەرانەی سیستەمە دەسەڵاتە داگیرکەرەکانی کوردستان. بۆیە حیزب لە ژینگەیەکی ئارام و ژینگەیەکی هێمندا لەدایک نەبووە. ڕاپەڕین بە هەمان ئەندازە یعنی زمینەی فکری و فەلسەفی نەبووە. وەک چۆن بۆ نمونە ئێمە ئەگەر سیرکەین لە شۆڕشی فەڕەنسیدا 1989 کەمە چەند سەدە بەر لە ئێستا دەکات و سەیری ڕاپەڕینی خوێندکارانی 68 زانکۆکانی پاریس و فەڕەنسا بکەین، بە هەماشی دەبینین ئەم ڕاپەڕینانە زمینەی فکری و فەلسەفیان هەبووە. ئەم ڕاپەڕینانە لەسەر لە نێو جوگرافیایەکی ئامادەکرا و لە ڕووی تیۆریەوە هاتوونەبوون و لە پراکتیزەی ئەم تیۆرانەیان کردووە لە ناو واقعی کۆمەلگاکانی خۆیان و لە واقعی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەلگەکانی خۆیاندا. واتە یعنی بەر لە شۆڕش و ڕاپەڕینەکانیان جۆرێک لە ئاگایی و لە هوشیاری زمینەسازی بۆ جۆرێک لە ئاگایی و لە هوشیاری خەڵکدا بۆ شۆڕش کرابوو. ئەمە نووسینەکانی ڤۆڵتێر و ڕۆسیۆ و مۆنتسکیۆ یان هەمووانە شاهیدی ئەمەنە. لە مجتەمەعی کوردیدا ئەم زمینەسازیە نەکراوە. ڕاپەڕین کۆدەنجی خەڵک بووە، ڕاپەڕینێک بۆ تا ئەستێکی زۆر عەفەوی بووە، بێ بەرنامە بوو. یعنی ئەگە بەرنامەیەک پێش وەختی شەو بێت دوجار ئەم بەرنامەیە لە ناو خودی ڕاپەڕیندا جێ نەکراوەتەوە، جێ نەکراوە. خەڵک خۆی بەرنامەی لە ناو شاردا ڕۆژ بە ڕۆژ بۆ داناوە، یان خەڵکەوت بە جۆرێک. بۆیە من تەسەوڕ دەکەم هێزە سیاسیەکانی هێمە بەرهەمی ئەم واقعانە، بەڵام دوجار ئەمە پاساوی ئەوە ناداتەوە کە دەبێت بەم سلوکە سیاسیان بەردەوام بن، چونکە هەڵەیەک دوو هەڵە سێ هەڵە چیتر خەڵک تەمەنی ناکرێت ببەخشێ بە هەڵەکانی هێزە سیاسیەکانی خۆی. خەڵک لە ژیانیدا ئارامی دەوێت، هێمنی دەوێت، خۆشگوزەرانی دەوێت و مافی ئەوەشی هەیە داوای ئەوە بکات و مافی خۆشەتی داوای ئەوە بکات. بۆیە هەموو ڕۆژ ناکرێتەوە ڕوبەڕووی خەڵک بیتەوە پێی بڵێ دەبێت بێ موچە بژی، پێی بڵێ دەبێت سەری بەرزت بۆ موچە نەوینەکەی. کاتێک ئینسان دەتوانێت لە کۆمەلگاکەیدا سەری بەرزی بۆ موچە نەوینەکات وەکو نەیان کرد لە سەردەمی ڕاپەڕین و ماوەیەک دوای ڕاپەڕینیشدا چ مامۆستایان و سپەر ئەمەرانی ئەم هەرێمە. بەڵام تا ئەبەت تۆ ناکرێت بەم فۆرمە بژی. لە کاتێکدا دەبینی بەرپرسانی نیشتیمانەکەی تۆ، بەرپرسانی حیزبی نیشتیمانەکەی تۆ ناتوانن جەمێک برسی بن، ناتوان بۆ ژەمێک بێخواردن بن، ناتوان سەفەر نەکەن بۆ دەرەوە، ناتوان پەیوەندیەکانیان ئاشکراکەن، ناتوان سامان و داهاتی نیشتیمان. خەڵک ئەمە دەبینێت کە ئەم جیاوازی قوڵە دەبینێ، بێگومان تۆ ناتوانی داوا لە خەڵک بکەی. ئەمە بەستم ئەوەیە بڵێم ئەم بێمتمانەیەی هێزە سیاسیەکانی ئێمە لە جەنگی ناوخۆوە لە 94ەوە دروستیان کرد
تاوەکو بە ئێستا دەگات کە سەرۆت و داهاتی ئەم نیشتیمانە ئاشکرانێ بۆ خەڵک و گەنجانی ئەم نیشتیمانە بێگومان بێمتمانەیەکی قوڵی لە نێوان ئەم هێزە سیاسیانە و سەرکردایەتی سیاسی هێزە سیاسیەکان و نێوان هاوڵاتیان و شەقامی کوردیدا دروست کردووە کە جارێک کە بە ئاسانی ناچێتەوە ژێرباری وەرگرتنەوەی ئەو متمانەیە. باشە دکتۆر، وەکو گریمانەیەک دابنین بڵین تەواو ئەو ئاماژانەی کە جەنابەت کردنێ 100% هەمووی دروستن، بەس بەڕای جەنابە ئەڵتەرناتیڤ چییە بۆ خەڵکی کوردستان؟ یعنی ئەم دوو لایەنەی دەسەڵات بە تایبەتی یەکێتی و پارتی لە پاش ڕووداوەکانی هەفتەی شوباتیشەوە گۆڕانکاریەکی ئۆتۆمان لە سیاسەتەکانیانە نەبینی. یعنی ئێستا ئەڵتەرناتیڤ چی دەبێ بۆ خەڵک؟ ڕۆڵی ڕێکخراوە ناحکومیەکان ئەو ڕێکخراوانەی داکۆچی لە مافە سیڤیلیەکان دەکەن دەبێت چی بێ لەگەڵ خەڵکدا بۆ تێگەیشتنی زیاتر، بۆ هێنانە ئارای تێگەیشتنی زیاتر لەسەر ڕەوشەکە و هەنگاونانی بابەتیانە بۆ ئاڕاستەیەدا کە ئاسوودەیی بە خەڵکەدا. بەڵێ کاکە بەڵێنجان کۆمەڵگەی ئێمە من ئەگەر واقعی بم دەتوانم بڵێم کۆمەلگایەکی زیاد لە پێویست ئالۆزە لە ئێستادا، کۆمەلگایەکە لە ڕوبەڕووی قەیرانی قوڵ بۆتەوە. ئەم قەیرانە قەیرانی مێژووینە، قەیرانن لە پاشخانێکی مێژووییان هەیە، پاشخانێکی ترسناکی ڕابردویان هەیە، ئەنی قەیرانێک نە لە ئێستادا دروست بووێ. کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی یەکدەنگ نییە. یەکدەنگ نەبوونی کۆمەلگای ئێمە بە بڕوای من بە پرسیاری یەکەم لەی هێزە سیاسیەکان و ئەو هێزانن کە ئیدارەی ئەم نیشتیمانیان کردووە لە دوای ڕاپەڕینەوە تاوەکو بە ئێستا دەگات. یعنی لە کۆمەلگای ئێمەدا دەستگای نیشتیمانی نییە، لە کۆمەلگای ئێمەدا مؤسساتی نیشتیمانی تەواو غائیبە، قەزای نیشتیمانی نییە، قەزای سەربەخۆ نییە، سوپای نیشتیمانی نییە، زانکۆی نیشتیمانی نییە، پۆلیس و ئاسایشی نیشتیمانی نییە، پەیوەندی ئیقلیمی و نێودەوڵەتی نیشتیمانی نییە، جوگرافیا نیشتیمانی نییە. جوگرافیا دابش بۆ لەسەر بنچینی حیزبی و لۆکاڵی، واتە لۆکاڵی بۆتەوە. سوپا بە هەمان شێوە سوپا و پۆلیس و ئاسایش لەسەر بنچینی حیزبی دابش بووە. داهات و سامان بە نسبە دابش بووە لە نێوان هەولێر و دهۆک و سلێمانیدا، واتە لەسەر بنچینی حیزبی دابش بووە. واتە مەبەستمە بڵێم ئەم دیسکۆرسە، ئەم گوتارە نەتەوەییە یەکگرتووی کە کورد پێویستێتی لە ناوەدا بۆ ئەوەی کورد لە ناوە ڕێک بخات، ئەمەی کە ناسیۆنالیزم پێویستێتی، ئەمەی کە نەتەوە پێویستێتی کە کورد لە ناوەدا یەک بێت بۆی بتوانێت بە گوتاری چاوبەشەوە لە بەرامبەر دەرەوەدا بۆستێتەوە. کورد لە ناوە ئەمڕۆ نەخۆشێک ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە بۆتەوە. ئێمە لە قەیرانی مجتەمەعی ئێمە قەیرانی ناوێ، نەک قەیرانی دەرەوە. قەیرانی مالکی و قەیرانی ئەردۆگان و قەیرانی ئایەتوڵاکانی ئێران نییە، قەیرانی ئەمریکا و قەیرانی رووسیانە داخوا پێشوازی لە بارزانانی دەکرێت، پێشوازی لێ ناکرێت. قەیرانی ئێمە ئەو قەیرانەیە کە گوتاری نەمانتوانیوە حیزبی کوردی لە پەڕینەوە بەرەو گوتاری نەتەوەی شکستی خواردووە. گوتاری نەتەوەی بەسم گوتاری تەطەریفانە و منحریفانە نییە، گوتاری سەلمانی بوونی نەتەوەی بەرنێم بەسم ئەو گوتارە کوردستانەیە کە هەموو نەتەوەکان بتوان بە جیاوازیەکانەوە، هەموو هێزە سیاسیەکان بتوان بە جیاوازیەوە خاوەنی یەک گوتار بوون و بەیەکەوە بژین و بەیەکەوە مؤسسە تەشکیل بکەن. بەڵێ دکتۆر جعفەر، حاڵەتێکی زۆر خەتەرناکی دروست کردووە کە ناتوانێت هێزە سیاسیەکانی ئێمەوا لێ بکە لە ڕابردووی تاریکی خۆیان دوور بکەونەوە. واتە لە واقعێکی سیاسی و کۆمەڵایەتی گۆڕاودا کە ڕاپەڕین و دوای ڕاپەڕینە ڕۆژگار دوای ڕاپەڕینە بە هەمان عەقڵی کۆنەوە دانەوێت مامەڵەی ئەم سیاقە نوێیە بکەن. ئەمە شتێکیشە ئەلفوبێ و هاوکێشەی سیاسیە کە هیچ واقعێکی هیچ سیاقێکی مێژووی کۆمەڵایەتی و فەرهەنگی نوێ ئابووری نوێ بەعقڵی کۆن مامەڵە ناکرێت. سیاقی نوێ پێویستی بە عەقڵی نوێ هەیە، پێویستی بە بیرکردنەوەی نوێ هەیە. سەبارەت بە ڕێکخراوەکانی ناحکومی من بڕوام وایە ڕێکخراو ناحکومیەکان تا ئێستا لە کۆمەلگای کوردی لەگەڵ ڕێزی زۆرم بۆیان لەگەڵ هەموو ئەو فشارانی کە دروستیان کردەوە، بەڵام تاوەکو ئێستا نەفشارەکانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی، نەفشاری شەقامیش و نەفشاری ئۆپۆزیسیۆنی بۆ ئەندازەیە لەسەر خودی دەسەڵات نەبووە تەمای ئەوەی کە زۆر لە مەیلی پاوانخوازی دەسەڵات بگۆڕێ، یا زۆر لە پەلامارەکانی دەسەڵات بۆ سەر مؤسساتی مەدەنی بگۆڕێ، یا زۆر لە پەلامارەکانی دەسەڵات بۆ سەر ڕۆژنامەنووسان و بۆ سەر کۆمەلگای مەدەنی و بۆ سەر شەقام و بۆ سەر ڕێکخراوەکان و بۆ سەر مافی مرۆڤ بگۆڕە لە نیشتیمانە. ئێمە بە بەرچاوی خۆمانەوە پاوانکاریەکان دەبینین، بە بەرچاوی خۆمانەوە ژیان دەکەین لەگەڵ پەلاماردان بۆ سەر کەرامەتی ئینسان و گرتنی ئینسان و کوشتنی ڕۆژنامەنووس و دوجار کوشتنی خۆپیشاندەرانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر و لە بەرامبەر ئەوەژە محاسبە نەکردنی نەبوونی لێپرسینەوە لە هیچ کەسێک. بەڵێ دکتۆر، ئێمە هەرەوەی دوێنێ بینیمان ئێمە بینی کاکشوان سایر لەسەرەوەی قسەیەکی پۆستێکی بچووکی لە فەیسبوک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە لاپەڕەکەی خۆی دابەزاندووە ڕوبەڕووی سزای زینداین دەبێتەوە، بەڵام وەزیری هەرێمی کوردستان دکتۆر بە ئاعترافی خۆی
پارەی بۆ قادسی سەدام بەڵێ. وەزیری دادا لە هەرێمدا. بەڵێ دکتۆر زۆر سپاسی بەشداری دەکەم لە بەرنمەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکاندا بمبەخشە هیچ کاتم نەما زۆر سپاس بۆ بەشداریەکەت. سپاس بۆ ئێوەش. لەگەڵ ڕووداوەکاندا لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا.